تا ئێستا جەنگ و پێکدادانەکان لە سووریا بەردەوامە و بەپێی راپۆرتێکی کۆمسیاری مافی مرۆڤ نەتەوە یەکگرتوەکان ڕۆژانە 10 کەس لە وڵاتە دەکوژرێن. میشێل باشلیا کۆمسیاری نەتەوە یەکگرتوەکان بۆ مافی مرۆڤ ڕایگەیاند بە پەیامارێکی فەرمی لە ماوەی 4 مانگی ڕابردوودا زیاتر لە 1000 کەس بوونەتە قوربانی شەڕی ناوخۆیی سووریا. بنپێش ڕۆژانە 10 کەس دەکوژرێن. بە پەیامارەکەی نەتەوە یەکگرتوەکان هێرشە ئاسمانی و زەمینەکانی حکوومەتی سووریا و هاوپەیمانەکانی و جەنگی نێوان گروپە چەکدارە تۆنڕەوەکان هۆکاری سەرەکی کوژرانی هاوڵاتیانن. کۆمسیاری مافی مرۆڤ ئاماژەی بۆ ئەوە کردووە لە ماوەی نێوان مانگی نیسان تا مانگی ئابی ئەمساڵ 1970 کەس کوژراون کە لە نێوان ئەو ژمارەیەدا 304 کەسیان منداڵن. بە پەیاماری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە سووریا لە سەرەتای سەرهەڵدانی شەڕی ناوخۆیی سووریاوە لە ساڵی 2011 تا ئێستا زیاتر لە 700,000 کەس لە وڵاتە کوژراون و 5 ملیۆن کەسیش لە دانیشتوانەکەی ئاوارە بوون. لەلایەکی دیکەوە بەهای لیرەی سووری بۆ نزمترین ئاست لە مێژوودا دابەزیوە. لە ئێستادا $1 بەرامبەر 652 لیرەی سووریا لە کاتێکدا پێش هەڵگیرستانی شەڕی ناوخۆیی ئەو وڵاتە 37 لیرە بەرامبەر دۆلارێکی ئەمریکی بووە. دابەزینی بەهای لیرەی سووری لە سەرەتای ئاڵۆزیە نێوخۆیەکانی سووریاوە دەستی پێکردووە و بەهۆی بەردەوامی شەڕ و پێکدادانەکانیشەوە نرخی لیرە لە دابەزین بەردەوامە. دانووسان و گفتوگۆ نێودەوڵەتەکانیش ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر نرخی لیرە هەیە و لە ماوەی ڕابردوودا ڕێککەوتنی رووسیا و تورکیا و ئێران و کۆبوونەوەکانیان تا ڕادەیەک دابەزینی بەهای لیرەی خاو کردبوویەوە. لە ئێستاشدا دروستکردنی ناوچەی ئارام گەرمترین پرسە و تورکیا لە سەر دروستکردنی ئەو ناوچەیە لە سووریا سوورە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێگانەدا ناوچەی ئارام لە باکووری سووریا دروست بکرێت دەرگاکانی بۆ پەنابەرانی سووریا دەکاتەوە تا بچنە ئەوروپا. ئەردۆغان وتیشی یانەوە تا کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکارمان دەبێت لەسەر دروستکردنی ناوچە ئارامەکە یان دەرگاکان دەکەینەوە. تورکیا زیاتر لە 3 ملیۆن سووری پەناداوە کە بەهۆی شەڕی ناوخۆیی و هاوسنووری هەردوو وڵات ئاواری تورکیا بوون. ڕەجەب تەیب ئەردۆغان ئاماژەی بۆ ئەوش کرد لەگەڵ دروستکردنی ناوچەی ئارام زیاتر لە ملیۆنێک ئاواری سووری دەنێرنەوە بۆ وڵاتەکەی خۆیان. هاوکات سەرۆکایەتی کۆماری تورکیا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ئیبراهیم کاڵنی وتەبێژی سەرۆکایەتی تورکیا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ جۆن بۆڵتنی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی ئەمریکا باسییان لە کۆمەڵێک تەوەر کردووە کە لە سەروی هەمویانەوە خێراکردنی هەنگاوەکانی دروستکردنی ناوچەی ئارامە لە باکووری سووریا. هەروەک لە کاتی گفتوگۆ تەلەفۆنیەکەدا کاڵن ڕایگەیاندووە کە لایەنی تورکی هەموو ئامادەکاریەکانی پەیوەست بە جێبەجێکردنی پلانی پرۆسە هاوبەشەکان لە سەر ناوچەی ئارام لە باکووری سووریای بێدواکەوتن تەواو کردووە. بڕیار وایە لە پەراوێزی کۆبوونەوەکانی کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکان لە 22 بۆ 25 ئەیلول کۆبوونەوەیەک لە نێوان سەرۆکانی ئەمریکا و تورکیا بەڕێوە بچێت کە ئاتەوەری سەرەکی گفتوگۆکانیان دروستکردنی ناوچەی ئارام دەبێت کە ئەگەر بێت و بەڕێکەوتن نەگەن ئەوە چاوەڕێ دەکرێت قەیرانی سووریا لەمەی کە هەیە خراپتر بێت.